دا زۆر بۆتە باس ئەوش گۆڕێنی تابلۆی ئۆتۆمبیلەکانە لە هەرێمی کوردستاندا و باس لەو نرخە دەکرێت و بەشێک لە شۆفێران بەشێکی گشتی زۆر گلێیان لەسەر نرخەکەی هەیە لە کاتی گۆڕینیا و ئەو زانیاریە وردانی کە پێویستە لەسەر ئەم بابەتە شۆفێران و وڵاتیان هەرێمی کوردستان بیزانن لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت و گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم و کۆی بابەتەکە و کۆی ئەم گۆڕانکاریانە چنێکی لە بەرژەوەندی هاوڵاتیانە و حکوومەت لە چ بابەتێکە نەیتوانیەوە بەرژەوەندی خەڵک ڕەشا بکە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم میوانەکەم بەڕێز سەرچنار ئەحمەدە کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو و ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوان من سەرچنار خان سپاس بۆ ئامادەبوونت ئەمێ بزانم ئەم بڕیارە چۆن هەڵەسەنگێنت گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلەکان لە هەرێمی کوردستانە هیچ گرفتێکی تایە؟ بەناوی خۆی گەورە سڵاو لە جەنابەت و لەسەر جەم بینەران ڕاستیان بابەتە شتمڕێکی زۆری دروست کردووە و بۆ بە بابەتێکە ئێستا بێ قسەی جدی لەسەر بکرێت بابەتی گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل بۆ پێی ڕێنمایی کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە لە بەژمارە 2 ساڵی 2022 کە خۆی لە 16 مادە بینێتەوە ئێمە لەگەڵ ئەوەی کە سەرنجی ترمان هەیە جگە لە سەرنجی یاسایی یانی بڵین سەرنجی یاساییمان هەیە و سەرنجی ئەوەش واقعی ناو هەرێمی کوردستانیشمان هەیە کە ئایا ئەم بابەتە ئێستا کاتی ئەوەیە کە باس بکرێت کاتی ئەوەیە بێنێتە بەرباسەوە کاتی ئەوەیە کە گرفانی هاوڵاتیان بەتاڵ بکرێتەوە بۆ گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل لە ئەمەوێ بکەم بە چەند تەوەرێکەوە لە ڕۆ یاساییەکەیەوە ئەوەی من بە دوواداچوونم بۆ کردبێت ئەم بابەتە ئەم ڕێنمایی کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە و گۆڕینی ئەم تابلۆی ئۆتۆمبیلە بەو ژمارە ئینگلیزیانە و بەو پیتە ئینگلیزیانە پێچەوانەی دەستوری عراقی ساڵی 2005 و پێچەوانەی یاسای ژمارە 6 ساڵی 2014 یاسای زمانە فەرمیەکانە لە هەرێمی کوردستانە کە پەرلەمان دەری کردووە و هەر مادەیەک لەو یاسایە مادەی 12 بڕگەی دووەم باستەوە کاکە تابلۆی ئۆتۆمبیل پێویستە تابلۆی ئۆتۆمبیل بە زمانی کوردی بنووسرێت و دوای ئەوەندە ساڵ لە دەچوونی ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستانەوە ئێستا وەزارەتی ناوخۆ بڕیارێک دەرەکەیان ڕێنماییەک دەرەکات بە پێچەوانەی وەکوتم بەڕگەی ئەو یاسایە و پێشوانەی دەستوروەرە و یاسایش کە دەرچووە هۆکارێکی دەرچوانەکەی ینی تیشی خستوودە سەر دەستوری عراقی کە زمانی کوردی زمانێکی فەرمیە زمانی دایکە و زمانێکە بێ پارێزگاری لێ بکرێت وە لە بۆنە فەرمیەکانە حتا لە بڕیارەکانی دادگا و لە شوێنە ڕسمیەکانە بێ زمانی کوردی بەکاربهێنرێت ئێستا ڕاستە ڕێنمایی دەرەچێ بەس ڕێنمایی نابێ دیش بێ لەگەڵ دەستورە و نابێت دیش بێ لەگەڵ یاساکانە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستانەوە دوای لە ساڵی 2022 ڕێنمایە بۆ شێوازەوە سەرجەم شۆفێرانیش پابەندە بن پێوە یانی ئەوانەی کە ساڵانەیان بەسەرەچێت ئەبێ کە کاتێکە تازەیەکەنەوە ئەبێ تابلۆی ئۆتۆمبیلەکەیان بەسن بەرامبەر بە مەبلەغێک پارەکە بە قەناعەتی ئەمە ئەو مەبلەغە زۆرە بۆ خەڵکی هەرێمی کوردستان 6,000 دینار و 5,000 بۆ بەسیتە بەڵێ باز لە مەبلەخەکەی کرد پێم بڕیت بەڵامی ژەر پرسیار مەبوو لەسەر بابەتە سەرچنارخان مەبلەخەکە خۆی لە چەندێکە بینێتەوە ئەگەر کەسێک ئەم ژماری هەبێت و تازە ژماری ئۆتۆمبیلەکەی یاخود لەگەڵ کڕێنی ئۆتۆمبیلەکەیدا و ژمارەکەیشی گۆڕی بێت تا چەندێکی دیکە ئەتوانێت بەم ژمارەیەوە ئۆتۆمبیلەکەی لێ بخڕێت و نرخەکەیشی خۆی لە چنە بینێتەوە خۆی ڕێنمایەکە کراوە بە چەند بەشێکەوە ئەنی ئەوانەی کە تازە ئۆتۆمبیلەکردن و ژمارەی کاتیان هەیە و ئەوانەیشی کە ژمارەیان هەیە و ساڵانەیان تەواو نەبووە چکە 5 ساڵ جارە ساڵانە کۆتاییت و ئەوانشی کە ساڵانەیان تەواو نەبووانی کە ساڵانیان تەواو بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگرەکانەگرێتەوە ئۆتۆمبیلی کرێگرێتەوە ئەمانە هەمویان ژمارەیان هەیە ئەو ژمارانە ئەرێکی مەبلەغی پارەی بۆ دیاریکراوەکە لە ئەحکامە داراییەکانە هێناوێت لە ڕێنماییەکە ئەو مەبلەغە بە قەناعەتی ئێمە زۆرە ئێستا بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ئێستا هەمووی گیرفانی بەتاڵەوە تا حکوومەت ناتوانێت لە ئاسی پێویستە موچەدا بشکە سستی لە دابشکردنی موچە هەیە دواکەوتن هەیە لە مانگی چوارین موچەی مانگی سێهێشتان دابش نەکراوە ینی ئەم گرفت و قەیرانانە هەیە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردن نەک بارودۆخی دارایی حکوومەت چکە بارودۆخی دارایی باشە بەڵام ئەو داهاتە چەندێک ئەچێتەوە ناچێتەوە قسەیەکی ترە بارودۆخی خەڵک خراپە خەڵک ئێستا ینی بە دوای ژیان و گوزەنانی خۆیەتی ینی چۆن بتوانێت هەر ئەوەندەی بژی بەڵام تۆ ئێستا لێرەی بابەتێک زەخەکەیتەوە تابلۆی ئۆتۆمبیل و گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیل کە نزیکەی 2 میلیۆن ئۆتۆمبیل هەیە لە هەرێمی کوردستانە هەنی ئەمانە هەموویە بێ بە مەبلەغ وەگەڕێتەوە بۆ خەزانەی وەزارەتی دارایی بەڵام
سەرێکی وەکو شتەکانی تر چۆن لە خزمەتی هاوڵاتیانە بەکارنایێنێ ئەمیش بە هەمان شێوە سەرێکی لە خزمەتی هاوڵاتیانە وای لەکە بەکارنێنەوە یاسای چاکسازیمان بینیەوە داهاتی مەرزەکانمان بینی ناوخۆمان بینی و بە هەمان شێوە ئەمیش هەر بەو دەردەیە ڕۆژە لەسەر مەبلەغەکان منە مەوێ ڕوونکردنەوەیە بم پێ و ڕێنمایە ینی تابلۆیەکی ئۆتۆمبیل بۆ 6,000 لە شۆفێرەکەی وەربگیرێکە بۆی ببەسێت 5,000 بۆ هەر ئۆتۆمبیلێک بۆ ینی وەربگیرێت زۆر ئەو مەبلەغەیە یان ئەمە ئەگەر کەسێک ساڵانەکەی تەواو بوو بیان تەواو نەبوو بێ لەوێ شادیسانەوە فەرقەکاتەوە 6,000ەکە بێ بە 120,000 ئەوانەی کە تابلۆی کاتێ بەسن بۆ نمونە 30,000یان لێ وەرەگیرێ 10,000ش بۆ بەستنی تابلۆکە ینی بەڕاستیمانە هەمووی مەبلغە وتمە گەزار بوو تەقسیمێکی بکەین نزیکەی 120 میلیارەکە کەمە زۆرە بۆ هەرێمی کوردستان ئەمە جگەل لە 120,000ەکەەوە جگەل لەوەی کە داهانێ شوێنە باسنەوە کاکە 2 ملیۆن ینی معقولە لە بەستنی تابلۆیەکی ئۆتۆمبیلە 2 ملیۆن دینار لە هاوڵاتی بسەندێت ئەمە جگەل لەو تابلۆ نایابانەی کە باسێکە کە بە مزایەدە ئەفرۆشتێتەوە پێی کڕین یاسای فرۆشتن و کڕینی مڵک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستانەوەی کە پەرلەماندەری کردووە ینی چ پێویستە کە تابلۆی ئۆتۆمبیل مەوالیدی شۆفێری پێوە بێت یان ڕقەمی یەکەمی پێوە بێ یان ژمارە بێ کە خۆی حەزی لێ بێ تەشجیعی هاوڵاتی بکە بەوەی کە پارەیەکدا بنێت و بێ بە منافەسەیەک لەوەی کە پارەیەکی زەخم با لەوەی کە ڕقەمەکەی جوان بێ یا ڕقەمەکەی چی بێت و ئەوە بێت ئەمانە ینی بەڕاستی مەشغوڵکردنی بە قەنەعەتی من مەشغوڵکردنی خەڵکە وا لە خەڵکەکەن کە ئەو کێشە و گرفتانەی کە هەیەی بیری بچێتەوە ئەچی بۆ شتێکی لاوەکی ئاسان ئێمە هەر گرفت نییە تابلۆی ئۆتۆمبیل لەگەڵ ئەوەی کە نایاسایی ینی ئێستا چ گرفتێکەیە تابلۆی ئۆتۆمبیل بەو شێوازەیە کە ئێستا هەیە هەرچەند ئەمەی ئەسش دەست 2014ەوە بۆ هەمووی کرایە بە کوردی ئەو عەرەبیەش نەمایە بۆی سەروەریەک بۆ هەرێمی کوردستان بپارێزرێت یانی سەمە چ گرفتێکمان هەیە لە تابلۆی ئۆتۆمبیلە تووسە بهینیتە پێشەوە و هاوڵاتیان و شۆفێرانی پێم مولزەم بکەی کە مەبلەغی پارەی ئەبێ لێ وەربگریانی ئەو ساڵانەکەت نایاتێت تۆ مەجبوری کە ڕقەمەکەت بگۆڕی بە مقابلی ئەوەش پارە بێ مەجگەل لەوەی کە ئەو ڕقەمانەشی کە ئەکرێت ینی جەناب تەزانی کە مەبلەغێکی زۆر پارە دیسانەوە لە هاوڵاتیان وەرەگیرێتەوە کەمان هەمووی بن بە داهاتی ناوخۆ لە کۆتایی یا داهاتی ناوخۆش کەس نازانێت چی لێیە باشە سەر چناخان لەسەر پرسی ئەو ساڵانەیە ئەگەر کەسێک ساڵانەکەی بەسەر نەچوو بێت ئیجبار ئەکرێت بۆی کە تابلۆی تووبێلەکەی بگۆڕێت خۆی وەکو ئیجبار ناکرێت تاوەکوم ینی هەر بەم ڕقەمە ئەمێنێتەوە بە پێڕێنماییەکە بەم ڕقەمە ئەمێنێتەوە هەتا ساڵانەکەی تەواوە بێت ئەو کاتە ئەو 65,000 لێ وەرەگیرێت و ڕقەمەکەی بۆ گۆڕێ بەس ئەگەر خۆی حەزی کرد ینی خۆی ڕغبەتی لەوە بوو پێشەوەی ساڵانەکەی تەواو بێت ڕقەمەکە بگۆڕێ ئەو کاتە لە بریەوەی 6,000 لێ وەربگیرێت 120,000 لێ وەرەگیرێت ینی دووقات پارەی لێ وەرەگیرێت کە ئەمە هەمووی هەستەکەم ینی گیرفان بەتاڵکردنی خەڵکە و دەوڵەمەندکردنی حکوومەتە لەسەر گیرفانی خەڵک ئەگینا هیچ شتێکی تری لێ ناخوێنێت و مەبلەغی پارەی زۆر لە خەڵک وەرەگریت و مەشغوڵیەکەیت وە ئەیبەی بۆ بارودۆخێکە لە کۆتایی هاتن بە ساڵانەکەیان ناچارەوە بکات ئەگەر نەیشی کات اختیاری بێ و کاتە هەنێک کەسیش هەر حەسب بکاتەوە چێ حەسب بکات ڕقەم بگۆڕێتەوەوانە پارەیەکی زۆر بۆ حکوومەتە گەڕێتەوە ڕاستە وەزی سەلاحێتی هەیە کە تەحدیدی مەبلەغی ئەو ڕسوماتە بکات بەڵام بەو شێوە زەخمەش کە ئێستا ینی تۆ ئەزانی گیرفانی خەڵک بەتاڵە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان بەو شێوەیە بیپارەیەکی زۆری لێ بسەنیت ئەکرای ینی مەبلەغەکە لەگەڵ ئەوەی کە ناوەکە بە کوردی بواە و پارێزگاکان بە کوردی بواە ئەکرا مەبلەغەکەش کەم بواە ینی بەوە نەبواە 2 ملیۆن ینی معنای نییە لە هیچ دنیایەکان نەبووە تۆ 2 ملیۆن وەربگری لە کەسێک کە بێوێ مەوالیدێکی خۆی بخرێتە سەر ڕقەمێکەوە مەوالید کەی کێشەیە بەوەی کە لەبەرەوە ئێمە ڕخنەکانمان لێر لەسەرەوە بابەتانەوە کوتم بابەتە قانونیەکەش و بابەتە کۆمەڵایەتێکەش و بابەتی ئابووریش کە پەیوەندی بە تاکی خەڵکی هەرێمی کوردستان باشە سەر چنارخان زۆر باس لەم سیستمە نوێیی ئەو تابلۆیانە دەکرێت کە گەر لە دەروی وڵاتیش یاخود هاوڵاتیەک لە هەرێمی کوردستانە بێ بە ئۆتۆمبیلەکەی خۆی گەشتێ بکات بۆ وڵاتێکی دیکە سیستمەکە هیچ گرفتێکی تیانە ئەم سیستم هیچ گرفتێکی تیانە بەڵام سیستمی تابلۆ کۆنەکان هیچ گرفتێکی تا بوو کە شۆفێران پێی بچن بە وڵاتێکی دیکە گەشتێکی پێ بکەن نەخێر پێشترش هەر گرفتمان نەبوو گرفت خۆی ئەبێ وەزارەتی ناوخۆ ینی ڕێنمایی تایبەت دەربکات بۆ ئۆتۆمبیلانەی کە ئەو بۆ کەسانەی کە بۆ شۆفێرانەی کە ئەیانەوێ گەشتی دەرەوە بکەن ئەو کاتە
ڕقمێکی کاتەیە ئەو سیستەمەی کە ئێستا هەیە ئەو سیستەمەی کە ڕەبتی کردوێتەوە بە نێودەوڵەتیەوە وەکو خۆیان ێڵێن یعنی ئەمە شارەکرێ بە ڕێنمایەکی تر دەربچێت وە تۆ چ پێویستەکە 2 ملیۆن ئۆتۆمبیل مولزەم بکەی بڵێ بۆی گەشتی دەرەوە تو کرد گرفتت بۆ دروست نەبێ ئایا لەم وەزع زروفا کە گیرفانی خەڵکیان بەتاڵ کردوێتەوە ئەم سیستەمەی حکومڕانیە ئەم 2 ملیۆن شۆفێرە گەشتی دەرەوەی وڵاتەکاتە تۆ بی ئەوە لە خەمیابی بڵێ جا خۆزگە حکوومەتەوەە لە خەمی خەڵکە بۆبی و تا کاتێکە شتە دەرەوە گرفت بۆ دروستە بێت تۆ جاروەرە خەمی ناوخۆی بۆ چارەسەرکە ئەو کاتە بی لە خەمی گەشتکردنی بکەوە خەڵکەوە مێشکی مەشغوڵە بەباری بە خراپی باریدارەوە ئەسان بی لە گەشتکردن ناکات و ئەوانە گەشتەکەن کە گیرفانیان پڕە ئەوانە گەشتەکەن کە بەسەر سامانی ئەم میلەتەوە دەوڵەمەند بوون نەک هاوڵاتیە کە بە قەرزیش لەڵاتی ئۆتۆمبیلەکەی کڕیبێت و بێ مولزەمیکی بڵێ وڵا ئەو بەسمەوە بە سیستەمی نێودەوڵەتیەوە یعنی ئەمام و بەڕێڕێکی زعیفە بە قەنەعاتی من وەکرا بەڕێنمایی تر چارەسەر بکرایەوە پێویستی بەوە نەکرد کە ئەم هەموو پارەیە لە هاوڵاتیان بسەندێت و خەڵک مەشغوڵ کرێ بە گۆڕینی تابلۆ و تابلۆ کەشکەوەکو وتم پێشەوانەی مادەی چوارە لە دەستوری عراق و پێچەوانەی یاسای زمانە فەرمیەکانە لە هەرێمی باشە ئەم پێچەوانی کە جناب باسی لێواکەی کە پێچەوانی دەستوری عراقا و جنابیشتان ئەمڕۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیتان هەبوو دەکرێت لەوەی لە دوایەوەی کام بڕیارە دەرچۆ لە ناو هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەردا بێ بڕیارەکە و دووبارە ژمارە و تابلۆکان پاشەکشی پێ بکەن و بیگەڕێنەوە وڵا خۆی ئەسڵ وایە ینی کاتێک کە یاسایەک دەرەچێ لە پەرلەمانە حکوومەت مولزم بێ پێوەی ئەمە خاڵێکی تر کاری پەرلەمان سێ کاری گرنگی هەیە چاودێریکردنی حکوکارەکانی حکوومەتە و چاودێری ئەو ڕێنمایی و ئەو بەیاناتانەی کە لە وەزارەتەکانە دەرەچێ و ئەو سیستەمانەی لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرەچێ و چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکانی پەرلەمان و کاتێکیش کە مخالفەیەک ئەبێ سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان لە ئاستی لێپرسینەوە بێ لەسەر ئەوە کە چۆن یاسایەک ئێمە دەریەکەین تۆی پێچەوانەی بڕگەیەکی ڕسمی لە یاسایەکە ئەبیتەوە ئەسڵ وایە ئەمانە بگۆڕێ ئەسڵ وایە لە ساڵی ئەستانە وایەکو وتم لە ساڵی 2004ەوە ئەم بابەتی حتا ناوەکانیش ئەم ئەربی لە بکرایە بە هەولێر و ئەم حەلەبچەیە بکرایە بە هەڵەبجە و ئەمانە کە نەکراوە ئەسڵ وایە ئەمانە بکرێت و ئەسڵ وایە کە پەرلەمان لە چاودێری خۆی بەهێز بکات و ئەو کاڕایانە بکە بەرامبەر بە ڕێنماییە کە مخالفە و یاسایی ئەوە کە دەریەکات و ئەمە ینی ئەکرێت ینی دەستکاری بکرێتەوە و سیستەمەکە هەر سیستەم بێت و کرێ مەبلەغ خۆ مەبلەغ وەزارەت دایانێت ئەوە نییە بڵێ ئیتر ئەمە ناکرێت دەستکاری بکرێت و ئەمە یاڵی سوورە 6,000 یاڵی سوورە کرێت 10,000 بێ ئەکرێت مەبلەغێکی کەم کرێ باگرانیەک نەبێت بۆ هاوڵاتیان ئەکرێ هەر دەستکاری نەکرێت یانی ئەگەر زانیت گرفتێک بۆ گیرفانی هاوڵاتیان دروستەکات وەکو گیرفانیان پڕناکەی گیرفانیشیان خاڵی نەکەیتەوە باشە سەر چنارخان ڕاستی ئەم پرسیارە کەزانیان جەنابەت میوانمی پێیان وتم کە ئاڕاستی جەنابتی کەم ئەو کەسانەی کە نایانەوێت ژماری ئۆتۆمبیلەکەیان بگۆڕن ئیجبارن بە گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلەکانیان و تا چەند ساڵ و مدەیەک یاک سەقفێکی زەمەنی بۆ دیاری کراوە کە لەو ماوەیە پێویستە هەموو تابلۆکان لە نێو هەرێمی کوردستانە بگۆڕێ ئیتر لە دوای جژنەوە و لە سبەینیشەوە بە شێوەیەکی گشتی دەزەکەن بە کار و چالاکیەکە ئەوەی من ڕێنمایەکەم خوێندبێتەوە کە 16 مادەیە و سەیرە بکرد بێت و دیراسەم کرد بێ ئەم بابەتە ئەبێ بۆ هەموو ینی ئەم سیستەمە بێ هەموو هەرێمی کوردستان بگرێتەوە ئەوە پێوەستیان کردووە بەوەی کە بە ساڵانەی ئۆتۆمبیلەکانەوە ئەوانەی کە ساڵانەیان تەواو ئەبێت کاتێک کەچن ساڵانە تازەکانەوە ژمارەکە شێبە لەگەڵا بگۆڕن و ئەوەش وردەکارێکی تایە کە ئێستا لەوەچە کاتی بەرنامەکانە بە ڕقەمەکان و ڕقەمێکی دوو لە لای چەپەوە لە برێوسێ لە لای ڕاستەوەمانە ئێمە پێویستمان بەم جۆرە زانیاریانە دوای وردەکاریەکان لە وەزارەتەوە بوو ئەمانە ئەگەر ساڵانە تەواو نەبوو بێ هیچ هاوڵاتێک هیچ شۆفێرە مولزەم ناکرێت تا و کاتی ساڵانەکەی تەواو بێتەوە ناچارە بێ ڕووبکاتە بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان بۆ ئەوەی ساڵانەکەی نوێ بکاتەوە ئەوانش بە هەلی وەرەگرن هەروەکو چۆن لە بەستنی پێوەری ئاوی ماڵانە بە هەلی وەرەگریاڵێ 8,000 غەرامە ئەو غەرامەیەشی کە ئەکرێ و سزایی کە وەزارەتی شارەوانی ئەویش هەر بە هەمان شێوەکو چۆن ئەمە نایاسایی ئەویش نایاساییە ئەغەرامەکەی لە 8,000ەوە کرد بە 20,000 ئەڵێ ئەگەر پێوەرەکە ببەستێت ناچارەکە پێوەرەکە بەسێ اینجا 8,000ەکانی بۆ ێنێتە خواروێکە بە 20,000 ئەمیش بە هەمان شێوە ینی مولزەم تەکا بەوەی کە ساڵانەکەت گۆڕی ئەو کاتە بێ ڕقەمەکەش بگۆڕیت
ئەگی ناگەر ساڵانەکە تەواو نەبوو بێت نەخێر. زۆر باشە سەر چنارخان بابەتێکی یا خوشتێکی دیاریکراو هەیە لێرەوە بتەوێ بیڵی بە هاوڵاتیان بە شۆفێران بە شێوەیەکی گشتی وەکو دوا قسەی چنار مناڵێ ڕاستی من ینی من نیگەرانم بەوەی کە ئێستاە لەم بارودۆخەیە کە ئەبواە بەرەو جژنی ڕەمەزان ئەڕۆین و باری دارایی حکوومەت ئاستێکی باشی هەیە و نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە و دۆلار بەرامبەر بە دیینار لە چاو ساڵانی پێشوا فەرقی کردووە و ئێستا داهاتێکی باش لە بەردەسایە بواە حکوومەت ئەوە لە خەمی هاوڵاتیانی بواە ئێستا لەم ڕەمەزانە لە جاتی موچەیەکا دوو موچەی دابش کردایە و گیرفانی خەڵکی پڕکردایە بۆی بە خۆشی و بە دڵخۆشیەوە بەرەو جژنی ڕەمەزان بڕۆن و ئەو کەم و کورتیانەی کە هەیەیان بۆی پڕکردنایەتەوە نەک ئەوەی کە چاوەڕێی دەستی خێرخوازان بنووسە بەتە خۆراکیان بنێ بۆی جژنەکەی پێ بکەن کە ئەمە مای یانی نیگەرانیە و خەمساردێکی حکوومەتە بەرامبەر بە هاوڵاتیانیدا ئێمە هەرێمی کوردستان هەمووی ئەگەر حسابێکی 6 ملیۆن کەسە بەقەی بەغا خۆی 8 ملیۆن کەسە ئێمە هەموو هەرێمی کوردستان بەقەی بەغا نابێ ئێ باشە حکوومەتە 30 ساڵ ئەزمموی هەیە لە حکومڕانیا ئێسش نەیتوانی بارودۆخی ئەم خەڵکی هەرێمی کوردستانە چاکە ئەسش نەیتوانی لە ئاسی پێویستا بێکە ینی ڕۆژ بە ڕۆژ شکست بە دوای شکست ینی تاوای لێت پێچیتە دابشکردنی موچە و سیستی موچە و دابش نەکردنی و شاردنەوەی داهات و ئیلە ئاخری و لەگەڵ ئەمانەشە ینی ئەم معاناتەی کە خەڵکەتی لە کیلۆمەتر سەرەی بانزین و لە چی و لە چی قەیرانەکان زۆرە قەیران بە دوای قەیرانە تۆ بێ شتێکی تریشی بۆ زاق بێتەوە وڵات تا بڵێ ئۆتۆمبیل بگۆڕێ یان ئەمە شتێکی نامەنتقیە و باشتر وایە ئەم حکوومەتە ئێمە لە ئاسی پێویستە بێ لە ئاسی بەرپرسیارەتیە بێ لە ئاسی خەمی خەڵکا بێ و کاتیش کە ڕێنمایەک دەرەکا بە پێی یاسا و دەستور و ڕێنمایەکان دەربکرێت و ئەو بڕەپارەیەش مادەم لە سەلاحەتی وەزیرە یان لە سەلاحەتی پەرلەمان لە هەرکوێیەکە زۆر بە تایبەتی ئەمەکە لە سەلاحەتی وەزیرە ئەبێ کەمترین هەوڵبات بارگرانی بکەوێتە سەر هاوڵاتیانەوە کەمترین نرخ لەسەر هاوڵاتیاندان بۆی بارگرانی نەکەوێتە سەر هاوڵاتیانەوە و لەسەر گیرفانی هاوڵاتیان حکوومەت دەوڵەمەند نەبێ نەک بە پێچەوانەوە. بەڵێ بەڕێز سەرچنار ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گرتووم زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان میوان بووی ماندوو نەبی.